پشتیوانی لە حەق. مەسەلەیەکی کوردی هەیە ئاڵێت ئەو لە حەقدا ئاوەستێ، واتە حەق ئەوەندە گرنگە ئەتوانێت سیفەتی ئاو کە بریتیە لە ڕۆیشتنی بەردەوام بیگۆڕێت بۆ وەستان. حەق بابەتێکە هەمووان داوایەکەن و بەردەوامیش جۆرێک لە ملکەچکردن بۆ حەق و حەقداری ئەکرێت. تەنانەت لەسەر ئاستی کۆمەڵکاریش پشتگیری و پشتیوانی حەق ئەبێتە سەرەکی ترین دروشم. لە وشەی حەقدا زرینگانەوەیکی ئینسانی هەیە، بۆ مانایی لە هەر جێگەیەک حەق دەرکەوت و بەرکەماڵ کرا، ئیدی لەو جێگەیە هەموو بەها ئینسانیەکان بوونیان هەیە. حەق وشەیەکی زمانی عەرەبیە. ئەم وشەیە لە لۆغەیە، یعنی لە زمانەوانیە، ئەڵێن بەم شێوە کە هاتووە: حق الأمر حقا وحقة وحقوقا، أي صح وثبت وصدق. أمس معنى نبو كردوة صح يعني وشيك كصحيح وفاسد نية، ثبت تشسباوة وشيك ما فيك يا حقك شتيكي تشسباوة وراستيشة ناراستي تيانية. أما ببي زمانواني لروانجي شريعتي خواي پروردگارەوە حق بريتية لوا ما وافق شرع الله. حق أويا موافق وقنجاو به دجايتي نبي لقل شرعي خواي پروردگار، قرآن وسنة أحكام كان ديني خواي پروردگار. أما حقه لا بيناسا كيدا و حقش لها مشتكى وأنا أبراوة وتراوى حق كل شيء أي وسطه. تراوى حقها مشتكنا وراستكيتي حق الطريق يعني ناوراستي الرقبي كي بدو كرتو معنى لغوية كي لقل معنى شرعية كي يقدر قرناوه. وشي حق أم كلمة مساحيكي زور، يعني بلين بانتايكي زوري قرتوها لقرآن بيروزة. وشي الحق يعني حق لقل مشتقات كانية لقرآن زياو لدو صدو هشتاجي قرآن هاتوه. وخواي پروردگار صدو بستوشوار هزار پیغمبری روانه کردوه لإحقاق الحق، بو اوي حق جيجي خوي بقري وحق بچسبت. وشي حق كأم بانتايا زوري قرتوه بچن معناه كي نكر بمعناه زياولة چن معناه هيا زياولة ده معناه هيا اما چن داني كان اما جي بيكين. كلمة حق لقرآن هاتوه بمعنى حق تعالى يا خوي پروردگار خويتي، وخواي پروردگار سبحانه وتعالى لقرآن بيروزا باسيا كان بو ما نفهمه: ولو اتبع الحق أهواءهم لفسدت السماوات والأرض ومن فيهن. خواي پروردگار فرمه خواي پروردگار اگر بجوي بێباوەڕان بکە، مشریکەکان بکە، ئەوانەی لایەنداوە لە دینی خی پەروەردگار و شوێن دینی خی پەروەردگار ناکەون، ئەگەر بە پێویستی ئەوان دیندانێت ئەوە ئەرز و ئاسمان تێگەچێت، هەرچیشی تایە تێگەچێت. حەق بەمعنە حەق تەعالایە وەکو لە ئاەتەکە هاتووە. و حەق بەمعنە قورئانی پیرۆزە. خی پەروەردگارە فەرمێ: بل متعت هؤلاء وآباءهم حتى جاءهم الحق ورسول مبين. خواهي پروردگار فرمي باسي منتي خويا كا بسر مشركة كانوا بسر خلقي مكوة أفرمي نعمتي زورم داونته خويشيان وباو بابيرانشيان أمني داونته لبلاي كعبية ريزي بودروس كدون بهوي كعبوة حتى أفرميت حقا بوناردون أم حقتي يعني قرآن ورسول مبين في غنبريكي أشكرايشي بوناردون. وهروها حق بمعنى توحيدا وكو خواهي قول أفرمي: بل جاء الحق وزهق الباطل.
یان دەفەرمێ بل جاء بالحق وصدق المرسلين ئەفەرمێ ئەم پێغەمبەرە هاتووە بالحق يعني بقورآن هاتووە یان بتوحيد هاتووە معنى توحيدي تيايا وهروها بمعنى إسلام هاتووە كو فرمي وشيء بمعنى هاد دين إسلام خويا فرمي وقل جاء الحق وزهق الباطل إن الباطل كان زهوقا حق هذا أبي بطال نمينت وأروها بمعنى عدل هاتووە أو شروها آياتي لسلام ومعناه وما بس تريش زور دنبارة كهاتو الحق وما بعد الحق إلى الضلال خوي فرمي راستي كان يغراستيا لبرستشا تقانا برستي پروردگاره لا بين إنسان كان مهفة خسنوي شوشتكان لشويني خويا سقام جيريا راستيا دات پروريا لقفتو قودا حق صدقه لزبانا بكارهنانيتي لخيرة بيغمر فرمي صلى الله عليه وسلم من صمت النجاة لقفتو قويا بيدنجي لبطال بكارهناني زبانا لناريكيا ولما فكان أو هر إنسان وحقي خوي وما في خوي أبو بكر رضي خوي اللي بفرموي لبجهناني حقا فرمي أويتان كزور بهيز لاي من العوازة وأوتان زور العوازة لاي من زور بهيز تحقي بوسيان واتا حق راستيو درستيو وبكوي قشتي حق بواتاي سقام جيربوني فرماني خواب يغمركي صلى الله عليه وسلم وما في إنسان كان بوشي وازي كشرعي خواد ياري كردو وشي حق للرصيدة لقرآني بيروز دا لچندها شوين دا هاتوا وهروها وشي الحق ناوك لنا وبيروزكاني خواي پروردگار كبمعناي أوديكوا خواي پروردگار المستحق للعبادة شايستي أويكوا عبادة خوا پرسي بتنها بؤو بكريت دیارە لە ڕوانگەی شەرعیە و مەسەلەی حەق زانایان کۆمەڵێک پێناسەیان بەو کردووە یەکێک لەو پێناسانە بریتیە لەوەی کەوا یاسای ئیسلام شریعەتی ئیسلام ئەو مافانەی دیاری کردووە بە یەکسانی لەسەر خەڵکەکە و هەروەها بۆ خەڵکەکە بەبێ فەرق و جیاوازی و هەر یەکێکشیانی پابند کردووە بۆ ئەوەی کەوا ڕێز و احترام لەو حەقە و لەو مافە بگیرێکەوە بۆی دیاری کراوە بۆ ئەوەی کەوا ژیان و تەعایش پێکەوە هەبێت و هەروەها خەڵکی لەگەڵام حەقەدا مامەڵە بکەن بۆ شێوازانی کەوا دیارە بۆ ژیانیان گونجاوە لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم لە زۆربەی فەرمودەکاندا ئەمان گێڕێتەوە بۆ ئەوەی کەوا ئێمە هەموو شتێک حەقی خۆی پێ بدەین کە فەرمی ئەعطی كل ذی حق حق واتە ئێوە هەموو حەقێک هەموو مافێک پێ بدەن بە معنایەکی تر دەتوانین بڵێن حەق بریتیە لەو باسە جێگیری لەو شتە جێگیری کەوا گۆڕانکاری بەسەردا نایە یعنی بە هەمیشەیی دەمێنێتەوانێ بە درێژایی مێژوو بە درێژایی زەمان کەوا هاتووە خی پڕگار پێمان دەفەرمێ ذلك بأن الله هو الحق وأن ما يدعون إليه والباطل ئەوەی کەوا خی پروردگار حق و ڕاستە و لە غەیری ئەوە هەمووی باتیلە و هەروەها مایە پوچە و هەروەها مایی سەرگەردانیە و خی پروردگارە فەرمووە بالحق أنزلناه وبالحق نزل دەربارەی قورئان دەربارەی پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم کابێتانێ دەتوانن بڵێن حەق بریتیە لەوەی کەوا دەتوانرێت ببێتە هۆی ئەوەی کەوا مافەکانی مرۆڤەکان دیاری بکات و هەروەها مرۆڤەکان مافەکانی خۆیان بناسنەوانێ بە شێوازێک هیچ کەسێک نەتوانێت تەجاواز بکاتە سەر مافی ئەوەی تر و هەروەها نەچێ بەسەر مافی ئەوی تردا کرێ حەق دیارە وشە و کەلیمەیەکە دانراوە لە بەرامبەری ئەم وشات چەند کەلیمەیەکی تر هەن کە ڕاستی ئەم دەرەخن حەق پێی دەوترێ ڕازگۆیی ماف دادپەروەری ئەمانە هەمویان لە حەقا خۆ ئەگرنەوە چونکە حەق وشەیەکە عامە ئەتوانی شتیتی بۆ بیهێنی پێوەی دای بنی لەبەر ئەوەی حەق ڕازگۆیی و مافە لە ڕووی شەرعەوە ئەسڵەن لە ڕووی شەرعەوە کاتێک کە ئیسلام هاتووە ئەم حەقت بەرجەستە بکات چونکە کاتێک کە ئیسلام هات پێش ئیسلام حەق نەبووە بۆیە کە خوای گەورە پێغەمبەرای نردووە عەلەیهی سەڵات وسەلام و کتابەکانی ناردووە بۆ ئەوەی ئەم حەقە جێبەجێ بکات جا کەواتە حەق واتە سەدنەوەی مافی ئەوانەی کە مافیان خوراوە بۆ ئەو کەسانەی کە بۆ ئەو کەسانی کە مافەکەیان خوراوە یعنی حەق واتە سەدنەوەی مافی مافخراوان بۆ مافراوەکان ئەوە لە ڕوانەکەی شەرعەوە ئەو پێناسەکەیەتی جا حەق لە قورئانە زۆر هاتووە جا بۆ زانیاریتان لە قورئانە هەد کەلیمەیەک زۆر دووبارە کراوە دەلاتە لەسەر گرنگی ئەو شتە
لە قورئانە نزیکەی 259 دانەجار باسی حەق کراوە. خوای گەورە لە قورئانە کەلیمەی حەق ئەهێنێ کەواتە ئەم حەقە کە دادپەروەری و مافە خوای گەورە ئیهتیمامی زۆری پێداوە. زۆر ئەیەوێت گرنگی بدا بەم بابەتە بۆیە زۆر جار دووبارە کراوە. ئێستا تا ئێمە خوای گەورە 92 ناوی هەیە بۆ لەبەرەوەی دەلال لە گەورەی خوای گەورە ئەکا. بۆیە خوای گەورەش لە قورئانە 259 دانەجار باسی کەلیمەی حەقی هێناوە، یعنی دەلالەتە لەسەر ئەوەی کە حەق ماف شتێکی گەورەیە دەبێ هەموو کەسێک هەی بێت نابێ لێی بسێندرێتەوە. شەرع زۆر ئیحتیمامی پێداوە کە ئەڵێن شەرع مەبەستمان پێی خوای گەورەیە محەممەد المستەفای صلی الله عليه وسلم کە زۆر ئیحتیمامیان گرنگیان داوە بە حەق کە مافە دەبێ هەموو کەسێک مافی خۆی هەبێ نافێ مافی بخورێت. بۆیە لە ڕووی شەرعەوە کاتێک کە ئیسلام هاتووە دەبینی سیر ئەکەن کەسانێکە بوون کۆیلە بوون. پیغمبری خوا صلی الله عليه وسلم ئەمە چییە؟ ئەمە زوڵمی لێکراوە. دەبێت حەقی بۆ وەربگیرێتەوە چونکە مرۆڤە ئەم مرۆڤە بە ئازادی لەدایک دەبێت بە ئازادیش بژی. دەبێت ئەو مافەی کە لێی سەندراوە کە حڕیەتی و ئازادیەکەیدی بۆی بهێنرێتەوە بۆ ئەم کەسێک کە کراوە بە کۆیلە هەتا وەکو مافەکەی پێ بدرێتەوە. جاکە وتم لە قورئانە ئێمە باسی سەرەتا باسی ئیسلامەکەین کە چۆن پێناسەی چیە و ئیسلام چۆن ئیهتیمامی پێداوە. لە قورئانە خوای گەورە دەفەرمێت لەو نزیکەی 259 ئاەتە ئینا ئەرسەلناکە بالحەق بە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئێمە تۆمان ناردووە ئیلا بە حەق نەبێ، تۆمان ناردووە کە حەق و ماف لە سەر زەویە بەرجەستە بکەیت. یان خوای گەورە دەفەرمێت چی الحەق من ڕەبیک، حەق ئەوەیە کە لە لای ئیسلامە، ماف ئەوەیە کە لای ئیسلامە. ئێمە زۆر جار گوێمان لێوێتی باسی ماف ئەکرێت، مافی ئافرەت و مافی مرۆڤ و ئەم حەقانە هەمووی زارەکیە لەسەر زوبانە. ئینا بەرجەستەی عەمەلیەکە ئەوەیە کە لە ئیسلامە هاتووە، ئەوەیە لە ئیسلامە ماف و حەق کە زۆر ئیهتیمامی پێدراوە لە ئیسلامایە نەک لە غێری ئیسلامە. ئاینی پیرۆزی ئیسلام بۆ دابینکردنی حەق هاتووە. خوای گەورە کە قورئانی پیرۆزی ناردووەتە خوارەوە بۆ سەر زەوی بە حەق ناردوێتی، حەقی ئەوەی کە مرۆڤایەتی بیکاتە ڕیسالی ژیانی خۆی. بۆ ڕوونکردنەوەی ئەم حەقەش پێغەمبەری بە حەق ناردووە، حەقی ئەوەی کە هەموو ڕیسالە و پەیامێک پێویستی بەکردەییکردن هەیە. پێغەمبەران هاتوون بۆ ئەوەی ئەو حەقی خوددا بۆ خەڵکی ڕوونکەنەوە تاوەکو بیکەن بەلایەنداری حەق. بۆیە ئەکرێ بگوترێ ئاینی ئیسلام واتە ئاینی حەق، چونکە پشتیوانی هەموو حەقیانەتێکی ڕاست و دروست دەکات. حەق سەرەتا ئەبێ پێناسەی بکەین بیناسین، بەڵام حەق وەک تیرۆری لێ هاتووە ئێستا. پێناسەی حەق وەک تیرۆر وایە، تقریبا من وا هەست دەکەم. تیرۆر هەر بیر و باوەڕێک، هەر وڵاتێک، هەر دەسەڵاتدارێ بە پێویستی خۆی تعریفیەکە و پێناسەیەکە. حەقی ژوای لێ هاتووە. حەق لە هەموو وڵاتێک ئەوەیە لەو وڵاتەیە کە بە پێی ئارەزووی دەسەڵاتدارانی ئەو وڵاتە بێت. هەموو فکرێک وا معنایەکە حەق. ئەوەندەی من لێ حاڵیم و ئێستا سەرنجە دەین حەق ئاوایە پێناسەکەی لەمڕۆیە ئینا پێناسەمان کرد بە حەق ئەوە ماوافقە شەرع الله. ئەم حەقە بۆ ئەوەی ئێمە بیناسینەوە بەڕاستی یەکەم شتێک بۆ موسڵمانان بریتیە لەوەی کە شارەزای قورئانی پیرۆز بن، چونکی قورئانی پیرۆز فرقانە، یعنی حەق و بەتاڵ لە یەک جیا دەکاتەوە. یەکێک لە ناوەکانی قورئانی پیرۆز فرقانە. و قورئان باسی قیسە و بەسەرهاتی پێغەمبەران و غەیری پێغەمبەرانی ژەکات بۆ ئەوەی ئینسان فێری حەق بکە. وە گوتمانێکیش لە معناکانی حەق عەدلە. وەخوای پەروەردگار نمونە و چیرۆک لە قورئانە باز دەکا. جا پێشەوە بێمە سەر نمونەکانی خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە کە قورئانی پیرۆزی ناردۆتە خوارەوە، ئامۆژگاری پێغەمبەری کردووە لەم قورئانەیە. قورئان نزیکەی 10 ساڵ و نیو بەس هاتووە ئومەتێکی پەروەردە کردووە کە حەق بناسێت. لە ماوەی 10 ساڵ و شتێکە نوێژ فەرز نەبووە، ڕۆژوو فەرز نەبووە، حەج فەرز نەبووە. حەج لە ساڵی 9 هیجریە، تقریبا نزیکی 20 ساڵ لەسەر دەستپێکردنی وەحیۆ جا حەج فەرز بووە. ئەی لە ماوەی ئەو 10 ساڵات چی بووە؟ حەق کە خوای تەعالە بیناسن، چونکی فەماذا بعد الحەق إلا الضلال.
ئەگەر خواد ناسی ئەمری خواد ناسی ئەو کاتە فێری ئەوابی وأعطي كل ذي حق حقه ئەو هەموو چیرۆکەی قورئان 124,000 پێغەمبەر ڕەوانە کراوە بۆی خەڵکی فێری ئەم حەقە ببێت کەوا بوو خاڵی یەکەم پێویستمان بە ناسینی قورئان هەیە زۆر چاک وناسيني سنة پیغمبر صلى الله عليه وسلم وناسيني سيرتي پیغمبر صلى الله عليه وآله وصحبه وسلم وهروها أو ميلات قوري أمتي إسلام چونکی وەکو باسمان کرد لە قورئانە ئەم مەوزوعەی تایە خۆی پەروەردگار باسی وەکا بۆ ئەوەی حەق بناسین خۆی پەروەردگارە فەرمێ یا داود إنا جعلناك خليفة في الأرض خۆی پەروەردگارە فەرمێ ئەی داود تۆمان نیشتەجێ کردووە لە زەویە بۆچی فاحكم بين الناس بالحق ولا تتبع الهوى بۆی بە حەق و دادوەرانە دادپەروەرانە عادلانە فەرمان ڕەواییکەی لە نێوان خەڵکیەکانە و شوێن ئەهوا و ئارەزوو نەکەویت ئەمە نمونەیەکە لە قورئانە وەخوای پەروەردگارە فەرمێ بە پێغەمبەر وأن يحكم بينهم بما أنزل الله فەرمێ گەر هاتن بۆ لات ئەهلی کیتاب یا خەڵکانی تر بە حکمی خوا حکمیان لەگەڵا خۆوانە موسڵمانیش نین بۆ ئەوەی حەقەکەیان نەفەوتێ خوا حەقی هەموو کەسی داناوە چونکی خوا بە حەق ئەرز و ئاسمانی دروست کردووە بە حەق ئینسانەکانی دروست کردووە بە حەق ڕزقیانەدا بە حەقیش ئەم کیتابەی ناردووە لەم کیتابەیشە حەقی هەموویان دیاری کراوە پیاوە ئافرەتە گەورەیە بچووکە هەر زمانێکەیە لە هەر شوێنەگەژی و هەرچێکی هەیە وەخوای پەروەردگارە فەرمێ ئەلەیس الله بئەحکەمی الحاکمین بۆ خوای پەروەردگار دادوەرترین دادوەرەکان نییە یعنی کێ پێ دوایە زۆر دادوەرە خوا لله المثل الأعلى مقارنة ناكري لقل دادوري خوايا لقل عدالتي خوايا پێوەرەکانی حەق ناسین یەکەم ئەوەی کە لە فەرمایشتی خوا پێغەمبەرە هاتبێ صلى الله عليه وسلم ئەوە حەقە مافە و ئەو کەسەی کەوا پشگیری حەق نەکات زانایانە فەرموون هەر کەسێک لە حەق بێدەنگ بێ ئەفەرموون شەیطان ئەخرس شەیطانێکی لاڵە وبيغمر صلى الله عليه وعلى آله وسلم فرموي انصر أخاك ظالما أو مظلوما براكت سرخة لقل يعبا ظالم بيان مظلوم وتيانا مظلوم بيت ايما نايلين ظلمي اللي بكري او سرخ نيتي اي اقر ظالم بيت شون سري بخير فرمي تمنعه منعك له ظلمه بويا زانا انا فرمون رحمتي اخواني بفرمون من أعان ظالما سلطه الله عليه هل إنسان بجري ظلم كأخوة جورا أو ظالمة بس أخوة ظالك وزليلي أكان بردسي أو ظالمة كأن بجري كردو بجري حق أخوة جورا دائما حقي بيخوش وبجري حقي جكات بيغمر فرمي صلى الله عليه وعلى آله وسلم أفرميت قاضي سي قاضي دوانيان بودوزخة دانەیەکیان بۆ بەهەشت فەرمی ئەو قازیەی کە بۆ دۆزەخە ئەمەیە حەقەکە ئەزانێت بەس کردەوەی پێ ناکە پشگیری ناکە سەقامگیری ناکە ئەو بۆ دۆزەخە فەرمی قازی دووهەمیان بۆ دۆزەخە کە حەق نازانێت علمی ئەوەی نییە حەقەکان جیاکاتەوە و حکم بە جەهلەکە بە نەزانینەکە فەرمی ئەو قازیە بۆ بەهەشتە ئەو دادوەرە بۆ بەهەشتە كوا عرف الحق وحكم به حق أزاني وحكمي بأكات واتا بشتراس كرنا ولا زباني بيغمبر صلى الله عليه وسلم بو حقه وإعاني پروردگار هاو پروردگار پشتیوانی حقه بويا پروردگاري بالا فرمي جاء الحق راستي هات كتوحيد وتاقانا پرستشا كإنسان ما فكاني خوي ورقري أو عندي خوا بيداوه ما لك وما عليك أو إلى سرتا جاء أنجامي بيوجي بجيكي وما عليك أو إلى سرتا جي بجيكي وأوشي كمافتا وريقريت ديار زور جاد دوتريد آية حق بمرو فكان دناسري تواني يوكو حق خوي بو خوي دناسري تواني واتا هل الحق يعرف بالرجال أم يعرف الحق بنفسه يوكو بمعنى كتر حق بو خوي دناسري تواني للرصيدة هندق دلين أعرف الحق تعرف رجاله واتا تو حق راسي بناسه بیدۆزەرەوە بزانە لەکوێیە ئەو سا شوێن کەوتوکانیشی دەزانی کە ئەم حەقە لەکوێیە و هەروە ئێمە چۆن ئەم حەقە بناسینەوانێ
لەبەرەوە حەق بە ئیدعا نییە، بە خۆزگە نییە، بە ئاوات خواستن نییە، یعنی مرۆڤەکان ئیدعای ئەوە بکەن کە بڵێن ئێمە لەسەر حەقین، واروەها ڕاستیەتی لای ئێمەیە. چونکە خوای پروردگار دەرباری گاور و ژوورەکە پێمان دەفەرمێت ئەوان دەیان وقالوا لن يدخل الجنة إلا من كان هودا أو نصارى. خوا فەرمێت تلك أمانيهم قل هاتوا برهانكم إن كنتم صادقين. ئەوان دەیانوو گوایە هیچ کەسێک ناچێت بەهەشتەوە غەیری ئەوەی کەوا یەهود بێ واتە جوولەکە بێ یاوەکو نەسارا بێ. خوای پروردگار فەرمێ ئەوە خۆزگەی ئێوەیە، ئەو بە خۆزگەش نایەتە دی. ئەگەر ئێوە بەڵگەیەکتان هەیە لەسەر ئەمە فەرمو و بەڵگەکەتان بخەنە ڕوو بۆ شێوازەیەکەوە با بڵین هەیە. لەبەرەوە حەق کۆمەڵی علامات و کۆمەڵی صفاتی هەیە، یعنی ئینسان بتوانێت باڵسوکەوتەکانی خۆی بە ڕەوشتەکانی خۆی بە بیر و بۆچوونەکانی خۆی بتوانێت لە مەیدانی عەمەلیدا لەگەڵ حەقدا بێ و هەروەها پشگیری حەق بکات و لەگەڵ حەقە هەنگاوەکانی خۆی بنێ. ئەو کاتە لەناو کۆمەڵگادا حەق دەناسرێتەوانێ. ئەگەر با بڵێن حەقەکە خۆی دیار بێ خەڵکی حەقەکە دەبینەوانێ، خۆ ئەگەر حەقەکە لەسەر زار و لەسەر هەنگاو و لەسەر هەڵسوکەوتی خەڵکەکە بێ ئەوا بێگومان ئەم کاتەش حەقەکە دەناسرێتەوانێ. وە یوسف پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کاتێکەوا دەچێتە ناو کۆشکی پاشایەتی میسرەوە لەو کاتەدا ئەو کەسی کەوا دەیکرێت وردەودە مامەڵەی لەگەڵدا دەکات پێی دەڵێت چی وقال الذي اشتراه من مصر لامرأته أكرمي مثواه عسى أن ينفعنا أو نتخذه ولدا وكذلك مكنا ليوسف في الأرض. أفرميت وتي بي رز احترامي بكرة وهروا شوني باشي بو ترتيب بك ودابين بك شونك أمل آين دا سودي بو إيمة دبي. أما بلغي لسر أويك ويوسف يغمر عليه الصلاة والسلام بەشێوازێک مامەڵی کردووە، بە شێوازێک تەسەڕوفات و هەڵسوکەوتی جوانی پێشکەش کردووە کەوا ببێتە هۆی سەرنج ڕاکێشاندنی ئەوان و هەروەها مامەڵی جوانی لەگەڵدا بکەن. بۆیە ئێمە دەتوانین بڵین بە هەڵسوکەوت و تەسەڕوفاتی تاکەکان خێزانەکان کۆمەلگا زۆرجار ئێمە حەقەکان و هەروەها ڕاستیەکان دەبینینەوانێ و هەروەها ڕاستیەکان دەناسینەوە. ناسینەوەی حەق ئێمە وەکو موسڵمان قسە ئەەکەین و بۆ میلەتێکی موسڵمانیش قسە ئەەکەین. بۆیە پێوەری ناسینەوەی حەق لای ئێمە قورئان و حەدیسەکانی پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم. ئێمە خوا لە قورئانە بۆمان ڕوون ئەکاتەوە کە حەق چییە لە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە حەدیسەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەفسیری قورئانەکە ئەکەن و هەر ژیاننامەی خۆی هەڵسوکەوتەکانی هەمووی تەفسیر بووە بۆ ئەم قورئانە. جا لە ئێمە چۆن بیناسینەوە یین بە میزانی قورآن و لەژێر ڕۆشنایی قورآن و حەدیسە ئێمە دەیناسینەوە کە حەق چییە. خوای گەورە دەفەرمێت ولا تلبسوا الحق بالباطل وتكتموا الحق وانتم تعلمون. خوا دەربارەی موسڵمانەکان دەفەرمێت ئێوە چی بکەن؟ مێن جلوبەرگی ناحەقی بکەن بەسەر حەقا. جلوبەرگی یعنی ئەمە بڵێن ئەمە حەق ناحەقیەکە بە ناحەقی بڵێن حەق بە حەق بڵێن ناحەقی. شتی وا مەکەن. ئەی بۆمان ڕوون ئەکاتەوە بیناسنەوە کە چییە حەقەکە چییە؟ صراط المستقيم دینی ئەم ئیسلامەیە. چۆن بیناسینەوە دەبێ بگەڕین بە دوایە ئێمە. یعنی زۆر جار ئێمە میلەتی کوردی ئێمە وەکو موسڵمان دەستەوسانی لە دۆزینەوەی شتەکان چاوەڕێی خەڵک ئەەکەین. نا ئێمە ئەم قورئانەمان هەیە دەبێ بین بیدۆزینەوە بە هەڵە تێ نەگەین کاتێ باسی ئیسلام ئەەکەین. دۆزینەوەکەی ئێمە چۆنە دەبێ بگەڕین بە دوای قورئانەکە. لە قورئانەکە زۆر جار باسی حەق کراوە وتمان چەند جارێک باس کراوە. هەندێک کەس هەن بە ناوی ئیسلامەوە دێن ئیسلامەتی ئەکەن بەڵام ناشرینی ئەکەن ئەوە حەقیقەت نییە. دەبێ خودی حەق و ماف و ئیسلامەتی لە کێ وەربگیرێ؟ لە قورئانەکە لە پاشان لە حەدیسەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەواتە چۆن دەیناسینەوە بەوەی کە بگەڕین لە قورئانە لە فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و لە خودی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە زۆر جار شتمان بۆ ڕوون ئەکات و بۆ وەکو نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حتا حەق و مافی وەرگرتووە بۆ حیوانات. ئەڵێ جارێکیان وشترێک دێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ها ئێمە کە ئەڵێن لە لە ڕێی چیوە بیناسینەوە لە ڕێی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەق و ماف وەرگرتنەوە وشترێک دێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فرمێسێک بە چاویا دێتە خوارەوە. تێئەگا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو بێزبانە تێئەگا دەڵێ خاوەنی ئەم وشترم بۆ بام بکەن. کاتێک کە بانگی ئەکەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی دەفەرمێت بۆچی باری زۆر ئەنەی لەم حوشترە و تێری ناکەیت، تێری نان و ئاوی پێ نادەیت. زۆری پێ عەجایبێ کابرا. دەڵێ تۆ چۆن شتی وازان؟ دەڵێ وشتەکە هاتۆ شکاتی لای من کردووە. حتا حەق و ماف پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەری ئەگرێتەوە بۆ بێزبانەکان جاچی جا بۆ مرۆڤەکان بێت. دەبێ ئێمە
لەوە فێربین لە قورئانەوە کە قورئان باسی مافمان بۆ ئەکا ئێمە ماف دادپەروەر بین و مافی هیچ کەسێک نەخۆین و ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوها بۆ شێوازە کە ئێمە چۆن فێربوون حتا لە حەدیثێکە ئەفەرمێ انصر أخاك ظالما أو مظلوما وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیارە معلومە حەدیثەکە واتاکە یعنی چی تۆ براکەت سەرخە ئەگەر زاڵمە یان مەظلومە ئەگەر زاڵمە یان زوڵمی لێکراوە وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیارە کە ئەو کەسەی زوڵمی کرد مەظلومە کە ئێمە پشتگیری لێ بکەین بەس ئەو کەسەی کە زاڵمە ئێمە چۆن پشتگیری لێ بکەین فەرمی دەستی بگرە مێڵە با مافی خەڵک نەخوا دەستی بگرە مێڵ ئەو زوڵمە بکە ئەمە چییە ئێمە لە حەدیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەبێ فێر ببین کە حەق و ماف چییە هەتاوەکو ئێمە لە ژیانی خۆمانە بەرجەستەی بکەین و ببینە نمونەیەکی جوانی ئەم ئیسلامەش بتوانین ئێمە وەکو خۆمان مافی خەڵکی بدەین ئەمجا بە خەڵکیش بڵێن کە ئێوە ماف مەخۆن وەختێک باز لە حەقەکرێت بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ئەمانەوێت تێبگەین تاوەکو لە ناو ئێمەشدا حەق و حەقیانەت بوونی هەیە تا کوێ کۆمەڵگای ئێمە بەرقەراری بابەتی حەقی کردووە ئەی حەق چۆن پێناسەکراوە هەموو ئەمانەش ئەبێت ڕنگدانەوەیان لەسەر کۆی جم و جوڵەکانی ئێمە هەبێت ئەبێت لە کای سیاسەتکردنەوە تا هەماهەنگیە کۆمەڵایەتیەکان حەقیان تیا دەربکەوێت حەق بەو مانایی مافی بوونی خواکردی ئینسان چییە لەسەر زەوی وەک خۆی وەربگیرێت و ڕێگە بدرێت مرۆڤ چۆن ئەیەوێت بژی بەو ڕێگایی هەڵێبژێرێت بار بدرێت کۆمەلگای ئێمە لە ڕاستیە من وا ئەزانم کۆمەلگایەکی حەقویست نییە مەسڵەحەتویست و بەرژەوەندویستە ئەوەندەی من لە ێزانم ئاوایە چونکی ئەگەر حەقویست بوایە حاڵی ئا بە منە یەگەیت کە ئێستا گەیشتووە ئێمە نایڵێ ئەم شەو گوێم لە ئافرەتێک و باسیە کرد خەڵکی لە وڵاتانی ئێمە ئەوە باسیەکەن دیموقراتی ئاوایە ئەوە ئەی بینین بەرهەمی دیموقراتی ئەوەیە لە وڵاتی ئێمەیە ئەو ئافرەتە باسی چی کرد ئەم شەو هەر بە ئەم شەو باسیەوەیە کرد ئەیوە وڵاتانی غەرب ئەوەی بۆ خۆیان بەڕەوایە بینن بۆ ئێمەی ڕەوا نابینن ئەوە باسیەکەی ئەو دەسەڵاتدارانەی ئەوانەی کە لە وڵاتانی موسڵمان و شەرقی ئەوسەتا دایان ناوە ئەوانن فێری دزی و خراپەکاری و زوڵم و غەدر و خیانەتیەکەن بۆیە باسی ئافرەتەکەم گەرێمە باسمان کردایەوە و ئەوانە کاکاگیان لە دنیا نییە بەس ئێمە پێشەوەی خەڵک ئاگای لە دنیا بێ ئاگامانێ چونکی خوای پەروەردگار ئیمامی عومەر فەرمی قەوم أعزنا الله بالإسلام فمهما ابتغينا العزة من غيره أذلنا الله ئاگەشتونی تۆ کارەسات ڕوویاوە ئێستا لە وڵاتە وڵاتێک نەوتەکەی وەک ئاو وایە لەوانەیە بەقەیا و زۆری کەم نەبێ بەڵام خەڵک هاتوۆتە لەسەر جادە سوالەکە خەڵک تو خوات چ جمعەیەکەیە لەم شارە و نەچیتە بەردەمی ڕۆژی جمعە بچۆ بزانە چی لێیە هاواری چیەکەن هیوا هەیە هاوارەکڵێ نانم نییە هیوا هەیە لە بەرجی مناڵم نییە هیوا هەیە لە پێداویستی مناڵ و تەلەبەم نییە هیوا هەیە لە دەرمانی نەخۆشیم نییە هیوا هەیە لە جێگە و شوێنم نییە پارەی ئاو کارەبام نییە پارەی کرێخانوم نییە پارەی نازانم چیم نییە ئەنی وڵاتی موسڵمان ئاوای لێ هاتووە ئەمە ئەگەر حەقویست وایە وای لێیە ئەمە لایەکی تریش بۆیە ئەم میلەتە وای لێ هاتووە حەقویست نییە بەڵام مەسڵەحەتویستە کەبائیر و گوناهەکان زۆرن لە قورئان و لە حەدیثە ئیبن حەجەری هەیتەمی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کتێبێکی داناوە باسی کەبائیرەکە زیاو لە 400 کەبیرەی تایە بەڵ ئینسان سەیری ئەوە بکە و سەیری کۆمەڵگا بکە بزانە کام گوناهیان لەوێ نییە ئەمە خاڵێکی تر ئەمجار خەڵکیش زۆر لۆمەی لە ڕاستیە منەڵم کار بەدەست نەکات لۆمەی خۆی بکە خۆی هەڵی بژاردووە لە دینی خوا فەرمێ لا ئیمانە لیمەن لا ئەمانەتە لە دەی تۆ کەسێک هەڵ نەبژاردەوە بۆی شایستەی ئەوە بێ ئەمانەتەکەی پێ بسپێریت ئەمجار نەگ ئەمە عولەمای ئیسلام باسی ئەوەکەن هەر کەسێکی کرد بە دەمڕاستی خۆی بە گەورەی خۆی هەر گوناهێکی کرد شیرکی کرد پەنا بەخوا کوفری کرد ڕیبای خوارد
زینای کرد خەڵکی کوشت ماڵی خەڵکی داگیر کرد غەدری کرد ئەوانەی کردویانە بە گەورە هەمویان بەشدارن لە زوڵمەکەیە بەبێ ئەوەی زوڵمی ئەو لەسەری کەم بێتەوە ئەگەر بە عەکسیشۆ کەسێکیان هەڵبژار دادوەر بوو لە خێرەکەیە بەشدارن لە قیامەتە ئەمجار چۆن ئێمە ببینەوە بە دادوەر یان ببین بە حەقناس پێویستەکە پەروەردەی خۆمان بکەینەوە جارێکی تر بگەڕێینەوە بە خۆمانە وەگوتم 10 ساڵ و ئەوەندە پێغەمبەر سەحابەی پەروەردەکرەوە بە قورئانی خوا جا ئەو جیلەی لێ پەروەردە بوو ئێستا خاڵی یەکەم ئەوەیە گەڕانەوەمان بۆ قورئان بۆ سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و محاولە بکرێت کە ئەمە نایەتە جێ ئەبێ دادگای سربەخۆ دروست بکرێ دادگا ئێستا لە هەموو وڵاتێک لە ژێر دەسەڵات و ڕکێفی دەسەڵاتدارەکانایە لە شەرعیشا ئەمە دروست نابێت چونکی قازی پابەندی ئەو کۆمەڵە بەندەیە بەڵام لە شەرعی خوایە قازی دەستکراوەیە ئەبێ موجتەهید بێ ئەگەر موجتەهیدیش نەبێ ئەبێ کەسێ بێ نزیک بێ لەو بوارە یعنی ئەگەر حکومەکەی دەست نەکەوت لویا چی بکات بڕوات ئیجتیهاد بکا خۆی لەسەر ئەو ئاەتەی کە خۆی پەروەردگارە فەرمێ يا داود إنا جعلناك خليفة في الأرض فاحكم بين الناس بالحق ولا تتبع الهوى ما هو سمع عثمان بن رحمة به لتفسيرك لتفسير أم آياته ناويتي قسيق نسبة لإمام علي فرمي إمام علي فرمويتي بوي دادقا يان وزارتي قضاء سر بخوبه شتي بسر خوي وأبي حق كان بيتجي شرط كان لقاضي كان بيتجي قسم أمايا جيشتون تأويا عجشتك لنا نسرا وكان شأنه بقاضي خوي اجتهادك الله بيا إمام علي فرمي أجر تو قاضي بيتو بيا هاد بولاي شاوي درهن رابو لسر دستي بو وتي أما بياك شاوي درهن أو قاضي هاتم حكم بو بديت أفرمي نابي قاضي حكمي كي الله ما مسافر فرمي لهنا كأوا هاتو فرمي كي الله أم هردو شاوي أو تري درهن أو أي جاء أو آياتك هاتوا لبيش أخوي قالوا باسك امتحانك أخوي بالوردقار دو ملائكة لدي مني إنسان نارد ولاي داود للروجة كا داود خليك عبادة بو روجة كان داود فرمان رواية كلنا خلق الروجة كيش خليك عبادة بو دو فريشتا لدي مني إنسان شون بولاي يكي كان وتي أمبراما ترساريان فبيان ود ما ترسى إما دو كسين كيشا معنا هاتين كيشا كمان بو حلكي أمبراما نودو نو مري هيا من تنها يقمرم هيا أو مرج مبمن ليه مسيرة وقصي دمشي أو عنده كوبلي قصزان وش تدري قتينا فريام كوا أيش بي أوي جيل مدعى عليه بقري قصة كي لقى حكمي بودا وتي ظلم اللي يكات خوي پروردگاريش بدوايا أم آياتين هردو تخوارو فرمي بحق يعني بعدالة فرمان روايك ولا تتبع الهوى شون كوتني آرزوات مصلحته برجواندي ولاتو عباد كأولكات کۆمەڵ گای ئێمە لە ڕاستیان زۆرینە تایە ئەکثەریەت تایە حەقویستە و بە حەقی شادومانە بەڵام بە شێوازی لە شێوازەکان وا چاوترسێن کراوە کە نەتوانێت کەمتر حەقەکان بڵێ و کەمتر داوای حەقەکان بکات بۆیە حەق بە شێوازێ لە شێوازەکان لە هەندێک بوار و کاتا بەپێی مەسلەحەتی ئینسانەکان و بەپێی زەرەریان فەرامۆشی ئەکەن وإلا زۆرینەی طبعی بەشەر خواوای دروست کردووە کە شادومانە بە حەق و بەڕاستی و کاتێ حەق ئەبینێت سەقام گیرە دڵخۆشە و زۆربەی وجدانی ئینسانەکان بە ناڕێکی و ژێرکەوتنی حەق و سەرکەوتنی ناحەق و زوڵم بێتاقەتن پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم الظلم ظلمات يوم القيامة فەرمێ ظلم ناحەقی تاریکیە لە ڕۆژی قیامەتە وخواي بالله لحديث قدسي بيغمر ليوي دجارته صلى الله عليه وعلى آله أفرمي خواي جورة فرميتي حرمت الظلم على عبادي ظلم حرام كردوا لنفسي خوم ولا عبد لا لبيني بندكاري شما لا تظالموا ظلم ليكتري مكان يعني خواي جورة لنفسي خوي ظلمي حرام كردوا شونشي خرابه وقيزونا وخواي جورة باك لظلم ولا بين عبدكانشا ظلمي حرام كردوه يا بيغمر أفرمي صلى الله عليه وسلم بشوازي للشوازة كان كأيوه راستي برجست بكات كأفرميت
پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی خوای باڵا حەقی بزنی بێشاخ لە شاخدارە سێنێ کە زوڵمی لێ کردو بە شاخ ئەو شاخی هەیە ئەمە هێمایە بۆ دەسەڵات واتە ئەو کەسێ دەسەڵاتی هەیە و سوڵتەی هەیە و یان سەرۆت و سامان و کوڕ و کاڵ و پارەی هەیە ئەمە بەکارێنێت لە دژی یەکێک کە ئەمانەی نییە زوڵمی لێەکە خی گەورە تۆڵە لە حیواناتی ژەسێنێ لە بینیەکە جای لە بین ئینسانەکان ڕاستیە گۆڕینی ناحەقی بە حەق بێدەنگ نەبوون لە ناحەقەکان و لە زوڵمەکان کە نابێ بێدەنگ بین ئەوە صیفەتی هەموو پێغەمبەرانە سەلات و سەلامی خۆیان لێبێ کە هەرگیز لە بەتاڵ بێدەنگ نەبوون ئەبینین کاتێک خی گەورە باسی ئەو کۆمەڵە جۆمان بۆەکە کە مخالەفە و سەرپێچی تەورات و موسای نەبیانە کە سەلات و سەلامی خوای لەسەر بێ بوون بە سێ کۆمەڵەوە خی گەورە باسی ئەسحاب السەبتەکە ئەوانەی کە لە ڕۆژی شەمەیە واقعەیەکیان کردارێکیان ئەنجامەدا بوون بە سێ گروپ یەکەم لە شەمەیە ڕاویانە کرد کە خوا لێی حرام کردبوون گروپی دووهەم بێدەنگ بوون بەوانیان نەئێوت ئەوە بەتاڵەمەیکەن گروپی سێهەم نەیانە کرد وە گروپی دووهەم بەڵام بێدەنگیش نەئەبوون گروپی دووهەم نایانە کرد ئەو خراپەیە بەس بێدەنگ بوون بە گروپ یەکەمیان نێوە دواز بێنن بەسەیتر زوڵم بەسە کۆمەلگای ئێمە لە ڕاستیدا لەبەر ئەوەی کەوا کۆمەلگایەکی موسڵمان نشینە و هەروەها بەهۆی توراس و بەهۆی دەستگرتنی بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە دەتوانین بڵێن حەقویستی بە تێکڕای معناکانی هەر لە ڕازگۆیی هەر لە ئەمانەت پارێزی هەر لە ئەخلاق و ڕەوشی جوان هەر لە سلوک و هەڵسوکەوتی جوان لە ناو کۆمەلگادا بە کۆمەلگایەکی حەقویست ناسراوین بە کۆمەلگایەکی حەقویست ئەتوان بڵێم پێناسەمان کراوە بە خەڵکی دەزانێت لەوەی کەوا کۆمەلگای ئێمە بە تایبەتی کە کۆمەلگای کوردەواریە لە ڕازگۆیی لە هەڵسوکەوتی لە عملی لە هەڵسوکەوتەکانی توانوێتی ناسنامەیەکی جوان پێشکەش بکات بە دەوروبەری بۆی ئێمە ئەگەر بمانێت لە ڕاستیدا ئەم کۆمەلگا بەردەوام بێ لەسەر ئەم حەقویستیە و هەروە ئەم ناسنامەیە بمێنێتەوە بۆمان دەبێ پابند بین بە دینەکەمانەوە پابند بە ئەخلاق و ڕەوشی جوانەوە پابند بین بەو شتانی کە بەڕاستی داهاتوومانی پێوە بەندە داهاتوومانی لەسەر بەندە بۆ ئەوەی کەوا ئێمە لە ئایندا لە ناو کۆمەلگاکانی تردا کۆمەلگایەکی دەرکەوتوو بین بۆ هەڵسوکەوتەی کەوا خۆمان دەیبینین لەبەرەوە هەچ کاتی ئێمە هەڵسوکەوتەکانمان هەڵسوکەوتێکی جوانتر و چاکتر بوو لە باشەوە بەرەو باشتر بچین گۆڕانکاری زیاترمان بەسەر خۆمان هێنا ئێمە لە باشەکانەوە نەگەڕاینەوە بۆ خراپ وهەروە هەنگاوەکانمان بەرەو پێشەوە نا دەستمان بەشتە باشەکانەوە هەبوو ئەو کاتە ئێمە دەتوانین بڵین کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی زیندووە کۆمەلگایەکی تەندروستە و هەروەها کۆمەلگایەکە خەڵکی زیاتر دەستی باشی بۆ ڕادەکێشێ و خەڵکی زیاتر معجبە پێی ئەو کاتە دەتوانین ئێمە نمونەیەکی باشتر و چاکتر پێشکەش بکەین بەڕاستی ئێمە لەو مەسەلەدا دەبێت گشتگیریانە ئەگەر قسەی لەسەر بکەین لە مەسئلەی حەقا بێگومان بینی حەق و ضەلال و باتڵ لەوەدا دەرئەکەوێ خەڵکی حەقویستان ئەهلی حەق لە چیا دەناسرێتەوانێ ئینسان کە ڕازگۆ بوو ئینسان کە ئەمانەت پارێز بوو ئینسان کە بەگوێ خۆ پێغەمبەری خوای کرد دەستی بە دینەکەی دۆ هەمیشە دەستی زاڵم و هەروە ئەستەمکار دەکرێت دژی زوڵم مستەم دەوەسێتەوانێ چونکە تێڕوانین و ڕوانگەی ئەم بیرکردنەوەی ئەم لە بۆ حەق لە ڕوانگەیەکی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە فەرمێ ئونصر ئەخاکە ظالما ئەو مەظلوما کاتێکەوە پرسیار لە پێغەمبەری خوا دەکرێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە ظالمەکەی ئێمە مەظلومەکەی ئێمە دەیناسین ستەم لێکراوەکە ئەی ظالمەکە چۆن بناسینەوانێ لە جوابدا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم دەستی بکرن بۆی کەوا ظڵم مستەم نەکرێ لەبەرەوەی کێکتر لە ئەرکەکانی ئێمە بۆ ئەوەی کەوا ببێتە نیشانەیەکی باش لەسەر ئەم کۆمەلگایە بەسەر ئەم کۆمەلگاوە ئەوەیە کە ئێمە هەمیشە بەزارمان بەکردارمان بە هەڵوێستنەکانمان هەڵوێست زەر ببڕین بەرامبەر بە ناحەقەکان بەرامبەر بە زوڵم مستەمەکان یعنی تاکێکی بێدەنگ نەبین کۆمەلگایەکی بێدەنگ نەبین چونکە ئەگەر بێدەنگ ببین بەرامبەر بەوەی کەوا لەو ڕاستیانی کە دەشاریێتەوانێ لەو حەقانی کە تا ئێستا نەدراوە بەگوێ کۆمەلگادا سبەینی خۆمان زەرەری تێدا دەکەین بۆ یەکێکی تر لە ئەرکی ئێمە بریتە لەوەی کەوا ئێمە قسە لەسەر خراپشتە خراپەکان بکەین بڵێن ئەو شتە حەقە ئەو شتە ڕاستە و هەروە ئەو شتە شتێکی باتڵە شتێکی گومڕایە ئەوە زاڵم و ستەمکارە ئێمە بە هیچ شێوە نابێ شوێنی زاڵمان و ستەمکار بکەوین و خەڵکی ئێمە هۆشیار بێت بە تایبەتی لەم ڕۆژگارەدا کە دەبینی قەیرانێکی زۆر ڕووی لە کۆمەلگا کردووە ئەو قەیرانە پەیوەستە بە هەموو لایەکمانەوانێ بە تایبەتی ئێمە بەگشتی دەبێت قسەمان لەسەر مەسەلەی هەبێ کاتێکەوە حەق و ڕاستی دەبینین لە کەسێکەوە لە منهەجێکەوە لە بەرنامەیەکەوە لە لایەنێکەوە لە دام و دەستگایەکەوە دەبێت ئێمە پشگیری ئەو حەق بکەین و لەگەڵ حەقدا دابین کاتێکیش بەعکسەوە لە شوێنێکدا دەبینین زوڵم مستەم دەکرێت خراپە دەکرێت حەق و ڕاستیەکان پێشێل دەکرێت لەو کاتەدا نابێ ئێمە بێدەنگ بین چونکە ئەرکێکی شەرعی و ئاینی بەسەر شانمانەوانێ و هەروەها ئەرکێکی ئینسانیە دە ئینسان لە ژێر باری ئەم دوور ئەرکەدا دەرناچێت
ئیلا ئەو کاتە نەبێکەوە بەرامبەر بە حەق و ڕاستی بڵێ حەق وارووا بەرامبەر بە ناڕاستیەکانیش بڵێ ناڕاستی و بڵێ ناحەق. میلەتی خۆمان هەر لە دێر زەمانەوە کە بۆمان باس کراوە ئەوەی کە ئێستش خۆمان لە ژیانین کە ئەیبینین بە چاوی خۆمان یان دەیخوێنینەوە، میلەتی کوردی خۆمان دایمە دژی زوڵم بووە، هیچ کاتێکیش زوڵمی پێ قبول نەکراوە و حەزی لە نادادپەروەری بووە، لە درۆکردن بووە، لە هەموو ئەم شتانە بووە، چونکە دەیسەلمێنێ مێژوو کە میلەتی کوردی ئێمە بەرامبەر بەو دیکتاتۆرە گەورە کە زاڵم بوو هاو بەرامبەری وەستایەوە هەتاوەکو گەشتە ئامانجی خۆیان. بۆیە ئەم میلەتەی خۆمان ئەم مێژوانە هەمویان دووبارە ئەبنەوە جارێکی تر. بۆیە میلەتی کوردی ئێمە هیچ کاتێک زوڵم قبول ناکات. ئەگەر پێشوو بێت و ئێستش بێت وەها ڕاهاتووە کە زوڵم قبول ناکا، بەڵام پێ ئەچێ بخەیانێ. ئێمە حکومەتی بەعد چەندەها ساڵی خەیان حتا وەکو شۆڕشێکی زۆر گەورە کرا بەرامبەر بەو زاڵمەکە سەدام حوسێن بوو لە ناویان بر. ئێستەشی بەدواوە بێ میلەتی کوردی ئێمە هیچ کاتێک زوڵم قبول ناکات، نابێ زوڵمی لێ بکرێت، دێت بە دوایە دەگەڕێت و ئیشیشی بۆ کا بووی کە ئەو زوڵمەی لێ نەکرێت. جا ئێمە دەبێت چەند شتانێک هەیە بیزانین، هەرچەندە میلەتی کوردی خۆمان وشیارە بەڵام دەبێت زیاتر وشیار بین. جاری وا هەیە وەکو چۆن لای کوردی خۆمان دەوتێت دەسەر چەورەکەی خۆیان بە ئێمە ئەسڕن، دەبێت ئێمە وشیارتر بین، وەکو میلەتی کورد وەکو موسڵمان وشیار بین. ماف و حەق لای ئێمەیە، ئێمە ئەتوانین ماف و حەق بین، نەک ئەوان، چونکە ئەوان پێوەرێکیان هەیە بۆ ماف و حەق، ئەگەر لە خۆیان بیت حەق و مافت ئەدەن، بەڵام ئیسلام وانیە. ئەگەر ڕەش بیت، ئەگەر لە خۆی نەبی، ئەگەر سپی بی، ئەگەر عەجەم بی، فارس بی، ڕۆم بیت، هەر کەسێک بیت مافت بۆ وەرئەگیرێتەوە. بەڵام پێوەری غەیری ئیسلام پێوەرێکی تریان هەیە، ئەوەیە کە دەبێت لە خۆم بیت ئەمجا مافەکەت ئەدەمێ، ئەمجا ئەو مافەدەی، ئەمجا ئەو ڕاستی و دروستی ئەوەیە کە تۆ ڕاست ئەەکەی. ئێمە نمونەمان هەیە. عەبدوڵای کوڕی سەلام کابرایەکی دەسەڵاتداری جوولەکە بوو. چی ئەکات؟ دێتە خزمەتی ڕەسوڵ صلی الله علیه وسلم، موسڵمان ئەبێت، بەڵام دەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، من ئەوا شایەتمان دەیەنم موسڵمان ئەبم بە خواکەت و بە تۆش، بەڵام یەک داواکاریم هەیە. وتی چییە؟ وتی من جوولەکەم ئەزانم جوولەکە چۆنە. جوولەکە سیفەتێکیان هەیە، ئەگەر بزانن من موسڵمان بووم هەرچی قسەی ناشرین هەیە پێم ئەڵێن، مافم ئەخۆن، چونکەوە مافە، نابی ئینسان قسە بە خەڵک بوتێ، ئەو ئەبێ حەق بوترێت. ئێمە باسەکە لەسەر باسی حەقە، ئەبێ حەق بوتێت. وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەم جوولەکانە ئێستا بزانم موسڵمان بووم هەرچی ناحەقی هەیە بەرامبەر بە من ئیکەن. ئەها پێوەرەکەی ئەوان چۆنە؟ دەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی دەفەرمێت تۆ بڕۆ پشتی پەردەوە، من بانگیان ئەکەم دەربارەی تۆ پرسیاریان لێکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمە ئەکا، جوولەکەکان بانگ ئەکا، عەبدوڵا لە پشتی پەردەوەیە، ئەڵێ ئەی جوولەکەکان دەربارەی عەبدوڵا دەڵێن چی؟ دەڵێن ئەوە پیاوە، کوڕی پیاوە، کوڕی پیاوە، ئەسڵان کەسی وا هەر نییە لە چاکە. وتی ئەی ئەڵێ چی ئەڵێن چی ئەگەر موسڵمان بوو بێت؟ وتی شتی وا ڕوو نادات، ئەو شتی وا ناکات. وتی عەبدوڵا وەرە دەرەوە، عەبدوڵا هاتە دەرەوە، شایەتمانێکی هێنا، ئەمجا وتیان چی؟ ئەوە خراپی، کوڕی خراپی، کوڕی خراپی، کوڕی خراپی خراپە. یعنی ئەمە ئەم پێوەرەی کە غەیری ئیسلام هەیەە بۆ حەق و ماف و بۆ تەداخولکردن و بۆ زوڵمکردن، ئیسلام وانیە. بەڵام ئەوان بۆ شێوازە هەن جوولەکە بێ، مەسیحی بێ، حتا مەسیحیش بەرامبەر بە مسلمانان هەر ئەو بەرنامەیان هەیە، پێوەریان ئەوەیە کە ئەگەر لە خۆمان بوویت حەق و مافت ئەدەینێت تۆ چاکی، بەڵام لە خۆمان نەبووی مافت پێشێل ئەەکەی. نمونەیەکیش بینینەوە بۆ ئەم مەسیحی ئەوانە. دەوترێت کابرایەک لە یەکێ لەو وڵاتانەی ئەهلی کتاب کە مەسیحی پێ ئەوترێت، دەبینێت سەگێک دەڕوا بەرەو مناڵێکە، ئەوێ مناڵەکە قەپی لێ بگرێ بیخوا زەرەری پێ بگێنێت. ئەم کابرایەکی موسڵمانە دەڕوا سەگەکە ئەکوژێ بۆی مناڵەکە زەرەری پێ نەکا. ئێمە لە دینی ئیسلامە ڕاستە نابێت زەرەر بە سەگ بگێنرێت، بەڵام ئەخەف الضەرەرەینە، مرۆڤ لە پێش شتێکە تاوەکو سەگ. ئەم پیاوە موسڵمانە دەچێت سەگەکە دەکوژێت، دوای ئەوە ڕۆژنامەنووسیان ڕسمی دەگرن و دەڵێن مەسیحیەک منداڵێکی لە مردن ڕزگار کرد. ئەویش بانیەکە دەڵێ وەرە با من پێت بڵێم من مەسیحینی، من موسڵمانم. دەڵێت چۆن؟ دەڵێ بەڵێ. دوای ئەوە کە گۆڤارەکە دەبینێتەوە، سیر ئەکا لی نووسراوە موسڵمانێکی تیرۆریست سەگێکی کوشت. یعنی مادەم لە خۆی نییە تیرۆریستە، ئەوە زوڵمە، ئەوە حەق نییە. دەبێ حەقیقەت بوترێت کە ئەم نەفەرە
منداڵێکی ڕزگار کردو با ئەگەر مەسیح با ئەگە مسلمانش بێت جا پێوەری ئیسلام بەڕاستی پێوەرێکی جوانە بۆ حەق دەبێ ئێمە بۆ شێوازە حەق بناسینەوە حەقیش بەم شێوازە بەرجەستە بکەین کە لە قورئان و لە حەدیسەکان و فەرمایشتی پێغەمبەری خواوە هاتووە صلی الله عليه وسلم